ڕێز خۆشویستی برادران خەبەرشی دڵخۆشکەرە بەڕاستی بەڵام کۆمیدیشە حکومەت کو بەڕێوە دەباتن مەسرور و وەیسە کو حکومەتی بەڕێوە دەبن وەیسی بارزانی ماوە بەرپرسەشی ئەمنی خۆی کە هەزاران تاوانی کردیە ئەیانگرن یاندرن یا لە درۆمارێ دەست بەسەر دەبن ئەڵێن ئێوە دزیتان کردیە ئابڕوویان دەبن چەند ملیۆن دۆلارێکیان لێ وەردەگرن مەنسەبەشکیان دەدەنێ تووشدانتەوە لە چێ بووە نمونەیەوانە لیوا شۆڕژ ئیسماعیل کەسی دووەمی یان دەستە ڕاستی ئیسمە دەرگوشی هەموو دزیەکانی کردبی لەگەڵ ئیسمە دەرگوشی بوو هەرچی کردبی چەند مانگێک بوو دوو بوو چەند بوو ئەو دەمی شەر ئێمەیەکەم کەس بن بڵاومان کردەوە ئەوە دەرێن 8 ملیۆن دۆلاریان لێوەگرتیە و بڕۆ مارێ ڕشادی حەسەن نەجاری پلەی بچووک بچووکیان ئێستا داونەتی تێوازانم پلەی کەیان داونەتی ئابڕویان برد هێر شەڕەش و بارزان قەساب ئابڕویان بردن لە میدیای سێبەری خۆیان بۆ ڕیان نەوت کون کردیە بۆ ڕینەوتیان کون کردیە و نازانم چ چوو دوای ئەو بارزانیان کردەوە مدیری ئاسایش ئێستا نۆرەی دڵشاد یوسفە بەی ئەو بوونە 12 ڕۆژە ڕەوانی ماریان کردەوە دەست بەسەرە بڕۆ لە مارێ بە پێشترێژ ئەوە زێرەڤانی عەزیز وەیسی و غازی بابکەی و چەند کەسەشکەوانیش چینەوە مارێ لەو مارێ بن بەڵام لە بەیانێ سەفەر بکەن کەسیان دڵشاد یوسف 12 ڕۆژە لە مارەیە لە بۆی نییە دەست بەسەرە جێگرەکەی سکرتێرەکەی تیمی بەڕێوبەرایەتەکەی کۆمەڵێک لەو کارمەندانێک کە ئاگی موچنە باششیان جیرانە دوێنێ سێ کەسیان بەربووە باششیان ڕەوانی مارێکرا باڵاکان دەنێرنەوە مارێ دەست بەسەرن گچکەکانیش دۆ زیندان و تەحقیق و شتیوانە دوای ئەوەی کەرامەتیان دەشێنن ئەوزە بەریان دەدەن پلێشکەشیان دەدەنێ تووجدانتان لەکوێ بۆ شێوەی حکومڕانی سزادان و ئیجراعەت بەو شێوەی بی پارەکەش دەبن کەس نازانین چ لە حکومەتیش ناگەڕێتەوە لەو خەڵکیش ناگەڕێتەوە لە پرۆژەیەک دەبی ئەوە لە چێ بوو ئەتو بیکەی پێ دەستبی بڵێ وەڵا بڕۆ ئەو لایەتە بەس هەزاران کەس لەو زیندانانە بڕۆ لەسەر مریشکەچی لەسەر پاکەتەچی لەسەر ئەوەیەشی بچووک جیرایە هەر بە خۆیان ئەو بەرپرسە ئەمنیان دوو ئەتو بەرپرسە ئەمنیەکانی خۆت ئەوها گەندەڵ و پێ دەست بیتن بەجددی دەبی سیستەمەکە بی سێ ئەمن لەگەڵتان دامە هەرچی دەڵێن لەسەر ئەوانە دەیانکەن کە گەندەڵن ڕاستە بەس ئەدی بە خۆتان چەندتان خواردیەوە چێتان ئیجراعەت بکرد برادران نقطەکە لەوە نییە ئەگەر دزی دەکجیرێ بائی هەمووان بگیرێ بەڵام وەرە سیر کە بەس بەرپرسە ئەمنە سۆرانیەکان ئەسمە دەرگوشی ناگیرێ ئیسا عوزێر ناگیرێ بەنمونە وەرە وەیسە ناگیرێ قەت ڕۆژێک لێ کۆڵن کو چ فیل هەیە قسەی لەگە بکە بەڕاستە هەمن غەڵەتم کرد فیل هەیە لە گۆردستان قسە لەگە وەیسەی بکە یعنی قەزم لە بەرپرسە باڵاگە بەس خوارێ دەگرن بە تایبەتی سۆرانیەکان یەک بادینی و بارزانیان تا ئێستا نەگرتی لەسەر ئەو مەسەلانە بەس سۆرانی کەرامەتیان دەشتێنن سووکر ڕسوایان دەکەن سووکر چیە وڵا گەندەڵی وەک ئەمە لەگەڵتان دامە گەندەڵن ئەوانە پارەی خەڵکیان خواردیا ئەوەیە بەڵام هەرەوە ناکردیە لە ناو پارتی لە ئەلف لۆیای دەیکات تاکوتەرای شەریف نمایە دوو برادران وەرە سیرکە پارتی چۆن حکومڕانی کوردستان دەکە سەرۆک و دوو جێگرەکە بارزانیە سکرتێری مەکتەب سیاسی پادینیە فازڵ میرانیە سەرۆکی ئەنجومەنی ئاسایش وەیسی کوڕێکی سەرۆکی ئاسایش هەرێم عوسمە دەرگوشیە ڕئیسی ئەرکان جێیش ئیسا عوزێریە بەس پێم برێت چمان سەبەک وەزیری ناوخۆ بەڕاز ڕێبەر ئەحمەدە بارزانیە بەس پێم برێت چمان سەبەکی گرنگ درایتە نەک هەولێری سۆرانیەک سڵتەیەکیە هەمووی کارتۆنە هەمووی لەو هەولێریانە ئومێد و بارزان قەسابە ئەویش بە هەردووجیان دەسەڵاتی یەک هەفتەی ڕێبەر ئەحمەدیان نییە یەک هەفتەی ڕێبەر ئەحمەدیان نییە بە هەموو عمریان لە ناو دنیای سیاسەت بن لە حزب لە حکوومەت لە ئەمنی کۆلی لە بۆ بارزانی و بادینیەکانە بەڵام هیچی لە بۆ یەک هەولێری نییە کەچی لە هەمووان کۆی لە دڵیش ئەو هەولێریانە کورە شەرم لە خۆتان بکەن
ئەو هەموو بەرپرسە سەربازیە بە شەرەف بەقەدەر مناڵێکی بارزانی سوڵتەتان نییە هەموو بەرپرسەکانتە نە سەنگتانمە بەس بێن برێ چ بەرپرسەکی نەکەولێری سۆرانی سەنجی هەیە لە ناو پارتی مەنسەبەک چی ئەوەتان هەیە کورە بە ئیبمان چەندین بەرپرسی مەکتەب سیاسی سلێمانی و هەولێر و گەرمیان ئەم دەزانم بە سات چاوەڕێیان کردتە نێچیریان مەسرۆربیان بینی ناشیان بینن بەخۆشیان دەرێن مەکتەب سیاسی سەرکردایەتی